لایەنەکانی هەفتەی سێمی خولی خوار 21 ساڵانی عێراق و لە ئاستی یەکەم و کۆمەڵی یەکەم لایاری لووتکە هەولێری پێشەنگ پێشوازی لە قۆتجەویە کرد. شین پۆشەکانی بەغداد لە یەکەم دەرفەت سوودیان وەرگرت. عەلی حەسەن لە خولەکی 5 با گۆڵ یەکەم تیپی سێبەریانی قۆتجەوی لە یاریەکە پێشخست. هەردوو تیپ کۆمەڵێک دەرفەتیان بۆ هەڵکەوت گۆڵی زیاتر تۆمار بکەن، بەڵام نیوە یەکەم هەر بەم ئەنجامە و پێشکەوتنی تیپی خوار 21 ساڵانی قووەتجەویە کۆتایی هات. لا نیوەی دۆم زەردپۆشەکانی هەولێر چاویان لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە بوو. چەندین دەرفەتی ئاسانیان بۆ ڕەخسا پێی بگەن. تیپی میوانیش دەستەوەستان نەبوو، بە دوای گۆڵی دۆم و دڵنیاییدا دەگەڕا. ئەنجام تا فیکەی کۆتایی ناوژوان گۆڕانکایی بەسەردا نەهاتوو. تیپی سێبەری قووەتجەویە بە گۆڵێکی بێوەڵام براوە بوو. سەرەتا سوپاس دۆخوای گەورە، الحەمدوللا ماوسار بەڕاستی با پێتان برێمە فەریقە چاندانە، ینی بەجددی فەریقەکەی وێ نازنای بەدەستبینی، هەر لەوەش دانرایە کاسی بینی و چەند بە برای ئەزەکانم ماشەڵایان لێبی لاعبی چاکن هەمویان ئینشاڵڵا جێی دەستیاندارە لە گەمەکەش. ئەمە سێ گەمان لەو دەورەی کردیە، دوو گەمە یەکەم الحەمدوللا بە ئەدایەکی زۆر باش هاتینە ناو کەشەوەی دەوریەکە و دوو گەمە یەکەم هەردوو گەممان برتەوە و سێ گۆلیشمان کردیا. قۆتجەویشێکە لە تیپە باشەکانی و دەوریەی لە مەجموعەی مەیە. ڕاستێمە حەزمالی بوو زۆر ئەو گەمەی بینەوە، چکە قۆتجەوی فەریقەش چاکە تو لەوەی بێ و دەکا فسەکی باشتر، ینی نقطەی زۆر دێنی، بەس ئیدی ئەو ڕۆخوا موفەقی نەکردین. دەشتانم بڵێم ئەوان شتێکی ویان نەکرد، بەخوایەوە دەقامەمان لە گۆڵێمان ناینە، بەس ئیدی کە خوا موفەقی نەکردین و گۆڵمان نەکرد و سێ خاڵەکەماندا بەوان. ئینشاڵڵا لە یاریەکانیدا تو تاویزیانەوە دەکەینەوە. توانیمان ئەو سێ خاڵە بین لە مەلعب هەولێر الحەمدوللا، بەسای کادر و فەریقمان الحەمدوللا قسووریمان نەکرد لە دیفاعی و هجوومی. لەو دوازەی ڕابردوو ئێمەش وەزعمان باش بوو، هەندێک غەڵەت و شتمان هەبوو، الحەمدوللا تەعویزمان کرد. ئێمە ڕۆژوازیەکەمان بەسای فەریق و کادر بردمانەوە الحەمدوللا. بەم ئەنجامە تیپی خوار 21 ساڵانی قووەتجەویە بە 7 خاڵ چووە پێشەنگی کۆمەڵەکەی. هەولێریش بە 6 خاڵ دووەمە. لە هەفتەی چوارەم هەولێر دەبێتە میوانی گەرمە و قووەتجەویەش پێشوازی لە نەورۆز دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.